میشۆ ناسراوە بە شێرزاد. ئایا ئەو دۆنگۆیانە ڕاستە دەربارەی ئەوەی کام گەنجە کوژراوە؟ ئەگەر کوژرا بێ بە چ شێوازێک کوژراوە؟ یاخود ئەم قسانە هەمووی درۆیە و دوورە لە ڕاستی تەنها پڕوپاگەندەیە؟ تاوەکو ئێستا چەند کەس لە سایی میشۆیان کردوتەوە و بەناوبانگیش بوون لە ئێستادا دیارێت. ئەو کەسانە کێنە و میشۆ هەموو کات چ پەیامێکی بۆ تەنتەکان هەبووە؟ ئەی لەگەڵ شێرزاد چی لە نێوانیان هەبوو؟ دوای ئەم کارە ساتەکە ڕوویداوە بێسەر و شوێنە ئێستا لەم بارەیەوە شێرزاد چی دەڵێ؟ دوای لێکۆڵینەوەی یەکجار زۆر زانیاریەکانمان بەدەست گەیشت. تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە. پێشەوەی سەیری ڤیدیۆکە بکەیت لایک و کۆمنت و شێری لە بینەچێتوەرەوە سەبسکرایبی کەناڵەکەشمان بکە و زانگۆڵەکەش دابگرە. میشۆ ناسراوە بە شێرزاد ناوی ڕاستەقینەی خۆی دڵبرینە. تەمەنی 26 ساڵەوە و لە هەولێر نیشتەجێ بوو. میشۆ هەر لە سەرتای دەرکەوتنیەوە دەنگدانێش یەکجار زۆری بە دوای خۆی داهێنا. لە ساڵی 2016 لە لاپەڕەی فەرمی خۆی لە فێسبوک لایڤ دەکاتەوە. داوا دەکا خۆشەویستەکەی بدەنەوە. هەتاوکێرە زۆر ئاسایی بوو بەڵام خۆشەویستەکەی پیاوە. بەڵام خۆشی پیاوە بەڵام لە قسەکانی خۆیدا دەڵێ من پیاو نیم و ئافرەتش نیمە، من نێرە مووکەم. زۆر بە ئازادانش دەڵێ کە خۆی بازەوە دەکات تەنتەکان خۆشەویستەکەیان بردووە. ئەویش داوای خۆشەویستەکەی خۆی دەکاتەوە و چەندین باس و خواسێکی ئەگزار زۆری بە دوای خۆی داهێنا. ئەم کاتە لە نێو کۆمەڵگای کوردی شتێکی نامەوە بوو. پیاوێک داوای پیاوێک بکاتەوە و چەندین پیاوی تر خۆشەویستەکەیان بردووە بەڵام ئەو پێیان دەڵێت تەنتە پێیان ناڵێ پیاو. بۆیە ئەویش لە ڕقی خۆشەویستەکەی کە ناوی شێرزاد بوو وێنەی خۆی و شێرزادی بڵاو کردو لە نێو تووڕە کۆمەڵایەتیەکان. بەڵام پاژماوەیەکی زۆر لەگەڵ یەکتری بوون. بەڵام لە دواتر میشۆ پۆستێکی بڵاو کردەوە و وتی من ئێستا هیچ پەیوەندێکم بە شێرزادەوە نەماوە و چەندین مەلەفی شێرزادیشی ئاشکرا کرد. بەڵکو بگرە باوکیشی و براشی هەموو خێزانەکەی بڵاو کردەوە بۆ چەندین قسەی نەشیاویشی پێگۆت. میشۆ بەم دوایانە لە هەولێر زۆر بە ئازادانە دەسوڕاوە. چەندین کچی لەگەڵدا بوو و بەڵکو بگرە چەندین وێنەی نەشیاوی ئەم کچانەی دەگرت و لە ناو سناپچاتەکەی بڵاوی دەکردەوە. گوایە کاری بەم ئافرەتانە دەکرد و هەموو کاتێک تاوەکو ئەو دەقەیە کێشەی لەگەڵ تەنتەکان هەبوو و هەموو کات لەگەڵیان ڕێک ناکەی و قسەی بەیەکتری دەڵێن. تاوەکو ئێستا چەندین کەسایەتی دیاری کورد لاسایی ئەم گەنجەیە دەکەنەوە و ئێستاش ناوبانگێکی ئەگزار زۆر باشیان هەیە. باواسەی دەنجی ئەم میشۆیە لاساییکردنەوەی ئەوان ئێستا لە تۆپدان و لە ساحەکەدان. بەڵام باواسی دەنجی ئەم گەنجێ و لاساییکردنەوەی وەکو ئەو کە قسە دەکاتن. بەڵام میشۆ شێوازی قسەکردن و زیرەکی خۆی لەگەڵ هەموو تەنتەکانی کوردستان زۆر جیاوازە. بۆیە ئەو بووە جێ باس و خواسی هەر کاتێک دەردەکەوێت و ڤیدیۆیەک بڵاو دەکاتەوە زوو لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان بە خێرایی زوو بڵاو دەبێتەوە. وەروەها ئەم گەنجەیەش بە قسە سەیرەکانی وا دەکا هەموو خەڵک گوێ لێ ڕابگریان. میشۆ دەمێکە ڕایگەیاندووە کە خێزانەکەم پشگیریم دەکەن لەو کارێک کە من دەیکەم. هیچ کەسێکیش لە خێزانەکەم لاری نییە بەڵکو بگرە دەستخۆشیشم لێ دەکەن و هاوکاریشم دەکەن کە بەردەوام بووم لە کارەکانم لە حەزەکانم لە ئارەزۆکانم. ئەم قسانە دەکرێتن هەموو شتەکان دوورە لە ڕاستی و ئێستا میشۆ لە ژیاندا و بێ کێشەیە و ئێمە چەندی لێکۆڵینەوەمان کرد لە کەسە نزیکەکانی پرسیارمان کرد. هەموو کەسە نزیکەکان دەڵێن میشۆ ئێستا لە ژیاندایە بەڵام خۆی ئێستا بەدیار نایەخی و بە پێویستی نازانی کە ڕوونکردنەوە بداتن. ئەمەش یەکەمین تانە نییە کە لەسەر ئەم کەسایەتێ دەگیرێتن و چەندین جاریتکە باز لەوە کراوە کە کەسە بەناوبانگەکان مردوونە. بەڵام ئەمە تەنها پڕوپاگەندەی نێو سۆشیال میدیایە و لەو کەسایەتە نزیکانی میشۆمە پرسیکەی دێتە سەرخەت وتیان بەم نزیکانە دێتە سەرخەت. ئەم قسانەش هەموو دوورن لە ڕاستی تەنها قسەی سۆشیال میدیا گوایە برایەکەی کوشتێتی بە 2 فیشەگیان بە 4 فیشەگیان بە 10 فیشک. ئەمە تەنها قسە و قسەلۆکە بۆ لایک و کۆمنت وا دەکەن کەناڵ و پێیجەکان. بۆیە ئەم قسانە دوورە لە ڕاستی و ئەوشیان وت گەر براکەی یان خێزانەکەی بیانویست بە میشۆ لە ناو ببن زۆر دەمێک بوو لە ناویان بردوبوو. لە ساڵی 2016 زۆر بە ئازادانە
کار دەکاتن و دێو دەچێت لەسەر شەقامەکانی هەولێر زۆر بە ئاسایی وێنەکانی خۆی بڵاو دەکاتەوە کە لە ناو کۆمەڵگای کوردی وێنەکانی زۆر شیاونینە، بەڵام ئەو شتەی بوێتن هەر ئەو دەکاتن. بۆ ماوەیەکیش لەگەڵ ماڵی باوکی دەژیا، بەڵام دواتر لە هەولێر نیشتەجێ بوو و خاوەنی شوقەیەکە لەگەڵ هاوڕێکانی کات بەسەر دەباتن و واروەها ئێستاش بێت کێشەیە لە ژیاندایە بڕیاریدایە بەم نزیکانە گشت ڕاستیەکان ئاشکرا بکاتن و باز لەوەش دەکاتن چەندین پرۆژەی نهێنی لەژێر دەستدایە و پێی خۆشە بۆ هەوادارەکانی بیکاتە سوپرایز و بەم نزیکانە بەدەردەکەوێتەوە. بۆ خەڵکێکی زۆریش دڵنیانە لەوەی کە سەد ئەم کەسایەتێ مردووە، دەڵێن ئەگەر کەسێک کە زیندووە بۆ نایەتە نێو سۆشیال میدیا پامێک بڵاو بکاتەوە بڵێ کاکە من زیدومە و من نەمردوم. بۆیە هەموو خەڵک کەوتونە شک پێویستە میشۆ بە زووترین کات بێتە خەت و ئەو پروپاگەندانە ڕابگرێ، بەڵام بە شێوازێکی تر لەوانەیە ئەو سەیری بکاتن. ئەو کەسە بەناوبانگانە زۆر جار زۆر شت بۆ خۆیان دروست دەکەن بۆ ئەوەی هەموو کاتێک لە نێو گۆڕەپانەکە بمێنەوە ناویان بزر نەبێت. ئێستادا چەندین کەسایەتی تریش وا بەناوبانگ هەیە هەرمانگە و شتێک دروست دەکات. بۆ نمونە دوو کەسایەتی هەبوون هەموو سەر مانگێک دەیانوت ئێمە لە یەکتری جودا بووینەوە، پاش چەند ڕۆژێک لەگەڵ یەکتری ئاش دەبوونەوە بۆ ئەوەی ببنە باس و خواسی نێو سۆشیال میدیا یاخود دانەیەکی تر پیاوە و دەڵێ پیاوم خۆش دەوێت، یاخۆ نمونەیەکی تر دەڵێ دەساتۆتە سەرمانەوە و دووسێتی تلیاک لە ژوورەکەم دابنێ. چەندین بابەتی تری ئاوا ئێستا لە ئارادایە و ئەو کەسانی ئەو کارە دەکەن لە ڕاستیدا ئەو شتێک کە دەیانویست بەدەستیان هێنا و ئێستا بەناوبانگن و ڕیکلام بە پارەی خەیاڵی بۆ کۆمپانیا و بۆ خەڵکی ئاسایی دەکەن. بۆیە ئەمانە تەنها مەبەستیان ئەوێ و لە نێو سۆشیال میدیا ببنە دەنگ و باس هەموو کاتێک ناویان لە گۆڕۆپانەکەدا هەبێتن. بۆیە وا دیارە میشۆش دەستی بەم کارە کردوتەوە دووبارە بۆ ئەوەی خەڵک زیاتر سەبسکرایب و فۆلۆی کەناڵەکان و پێجەکانی بکاتن و لەم کارەش تاوەکو ئێستا چەندین کەسانی تریش ئەو هەلانەیان بەدەستێناوە و بوونەتە خاوەنی چەندین شتی گرانبەها بۆ نمونە ئۆتۆمبیل و خان و شوقا. هیوادارین ئەم دیاردەیە نەمینێتن و لە کوردستان بم بڕ بکرێ. زۆر سپاس بۆ سەیرکردنی تەواوی ڤیدیۆکە و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ بابەتێک یاخود لەسەر چ کەسایەتێکی تری بەناوبانگی کوردستان یاخود دەرەوەی کوردستان ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن، واروها لایک و کۆمنت و شێتان لێ پیر نەچێتن و سەبسکرایبی کەناڵەکەشمان بکەن و زانگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی تۆ یەکەمین کەس بی کە بابەتەکانمان ببینی. هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.